بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. نەبوونی ئارامی تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. گوتەیەک هەیە دەڵێت تۆ ئارامی و ئاسوودەییم بەرێ هەموو شتەکانی خۆمت دەدەمێ. لە ئێستادا بە هەر کەس و تاکێکی کۆمەڵگە دەگەیت و باز لە حاڵ و ئەحواڵی ژیانی دەکەیت بە جۆرێ لە جۆرەکان ناڕەزایەتی و ڕەشبینی دەردەبڕێت و سکاڵای حاڵی خۆی دەکا. تەنانەت کاتێک تەلەڤیزیۆنێک ڕوبەڕووی هاوڵاتیانی ئەم هەرێمە دەبێتەوە زۆربەیان بەدەست خراپی ژیان و نەبوونی ئارامی و ئاسوودەییەوە دەناڵێن و کەم کەس دەبینیت گەشبین و ئارام و دەمبەخەندە بێت. لە ژیانی هەریەکێک لە ئێمە خەم و ئازار و ڕەشبینی دەچۆڕێت. ئایا لەم وڵاتەدا مرۆڤەکان ئارامیان جێهێشتووە یا ئارامی و ئاسوودەیی ئەمانی جێهێشتووە؟ لەم بەرنامەیەدا باز لە نەبوونی ئارامی لای مرۆڤ دەکەین و باز لەوە دەکەین مرۆڤ چۆن ئارام و ئاسوودە ببێتەوە. بۆچی مرۆڤەکان بە گۆڕینی ژینگەکەیان لە شارێکەوە بۆ شارێکی تر یا لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر هەست بە ئارامی دەکەن؟ ئایا گۆڕین و بەجێهێشتنی ژینگەی جوگرافی دەتوانێت ئارامیمان بۆ بگێڕێتەوە؟ تا چەند قسەکردنی مرۆڤ لە هەموو پێدراوەکانی سیاسەت و بابەتە کۆمەڵایەتی و ئاینیەکان ئەم شڵە ژانوونە ئارامیەی بۆ خوڵقاندووە. بینەرانی بەڕێز لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا حەسەن حوسێن بانخواز تاوتوێی ئەم باسە دەکەین و پاش ناوبڕێک دێمەوە لاتان. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستاگیان زۆر سپاسی بەڕێز دەکەم لە ئامادەبوونیت لە بەرنامەی باس و خواست. منی سپاسی ئەواکەم دەستان خۆش. زۆر سپاس مامۆستاگیان. سەرەتا پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێ بکەین. بە هەر کەسێک دەگەیت و لە هەر کەسێک دەپرسی حاڵ و وەزعت چۆنە یام تەندروستی چۆن یام ژیانت چۆنە بە جۆرێ لە جۆرەکان کۆمەڵێ زوخا و دەردەدڵ و خەم و خەفەتت بۆ وەڵا ڕێژێ. ژیانی ئێمە بۆچی وای لێ هاتووە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. جارێکی سپاسانە کەم خۆی گەرمە فەقت یا ربێ. دیارە ئەو پرسیارێکی زۆر جەوهەریە. چونکە قەرارە خۆی گەورە ئینسانی دروست کردو بۆ ئینسان ئارام بژی. کەواتە ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ جارێکە بۆ سەرەتای وجودی ئینسان کە لە ئادەمەوە دەست پێەکە سەلامی خۆی گەورەی لێبێ. حقیقەتێکەیە و کاتێک کە خۆی گەورە ئادەم خەڵقەکە لە بەهەشتا ئادەم سەلامی خۆی گەورەی لێبێ لە ناو بەهەشتایە لە کۆڕی مەلایکەتایە و ڕاستەوخۆ لەگەڵ خۆی گەورە خیتابەکە و مەلایکە سەجدەی بۆ ئەبن. ئادەم ئەلەم جەوە ڕوحیە ئەژی لەم عالەمە ئیمانی و ڕوحیە ئەژی. بەڵام کاتێک کە بێفەرمانیەکە ئەکا کاتێک لە دارەکە ئەخوا خۆی گەورە فەرمانی بۆ دارەکە بڕاتە سەرزەوی. خۆی گەورە ئەفەرمێت فإما يأتينكم مني هدى. خۆی گەورە هودا ئەنێرێ. هودا واتە ڕێنمایی بە نەرمونیانی و لەسەر خۆی. دوای ئەفەرمێ فەمەن تەبیع هودایە فەلا یەضل وەلا یەشقا. ئەفەرمێ هەر کەس چۆن هیدایەتی من بکەوێ ئەو ڕێنمانی کە خۆی گەورە بۆ خۆشگوزارانی ئینسانەکان دایناوە ئەفەرمێ لا نادات ئەم جاش چوو شەقاوەت نابێ. بۆیە کاتێک کە ئادەم عەلەیهی سەلام هێتە سەرزەوی لە سەرزەویە ئەم فەراغە دروستە بێ لە ناخی ئادەمە. چونکە دایمە ئەوێ هەوڵ باد ئەو جەوە ڕۆحیەی کە لە کۆڕی مەلایکەت و لە نزیک لە خۆی گەورەوە لە بەهەشتا بۆی دروست بوو لەو باخای بۆی دروست بوو دروست بێتەوە. خۆی گەورە بۆی ئەم ئارامی بۆ دروست کاتەوە جارێکی تر پەیام ئەنێرێ وحی ئەنێرێ هیدایەت ئەنێرێ. ئەفەرمی ئەو کەسەی شوێنی هیدایەت بکەوێ فەلا یەضل وەلا یەشقا. لا یەضل واتە وێڵ نابێت چونکە ئینسان بە تەنها خۆی وێڵ ئەبێ ناتوانێت پێی بە هەموو سنەنە کەونیەکان بەرێ. چونکە ژیان یاسایە. خۆی گەورە سنەنی هەیە بۆ پێشکەوتن سنەنی هەیە بۆ خۆشگوزارانی سنەنی هەیە بۆ دەوڵەمەنی سنەنی هەیە بۆ حەزارەت و شارستانی سنەنی هەیە. ئەم سنەنانە خۆی گەورە لەکەونە دایناوە لە ڕێی هیدایەت و وەحیە و ئەتوانی پێی پێبەریت لە ڕێی ئەم ئەتوانی پێی پێبەریت. بەڵام ئەگەر ئینسان شوێنی هیدایەت کەوت ئەوە گومڕا نابێ ئەتوانێت ئەو سنەنانی کە ئەبێتە هۆی خۆشگوزارانی هۆی سەحەت هۆی دەوڵەمەنی هۆی سەرکەوتن بەدەستی بێنێ. دوای ئەفەرمی وەلا یەشقا توش شەقاوەت نابێ. ئیزەن لادانی ئینسان لە سوودوەرگرتن لە وەحی یان پشتگوێ خستنی وەحی وا لە ئینسانەکە کە توش چی بێت کە لایدا
توشي لادان وتا ضلالته لادان كلايدا كواتا لو رجاي لايدا كايجيني بدو شقاوت كواتا بدو شيء بدو شقاوت الروا نك بدو اوي كبدو ارامي بروا بله مامۆستا ئایا ئارامی پێگەێنەرێکی وەکوەڵێ جەستە و ڕۆحی مرۆڤ خۆیەتی ونی کردووە یام هەر شتێکی نەبوون بووە و ئەبێ بەدوایە بگەڕێ وەکوی جەنابەت فەرموودکەوا لە بەهەشت هەم ئارامی هەبوو بەڵام لەسەر زەویە وەکوەڵێ بەدوای ئەم فەراغە ڕۆحیا وێڵ بووە ویستوێتی ئەم فەراغەش پڕ بکاتەوە مەبەستم ئەوەیە ئارامی هەر بەشێک بووە یام تایبەتمەندیەکی مرۆڤ خۆی بۆ کە هەبێ هەمیشە لەگەڵ جەستە و ڕۆحیا هەبێ یام پێویستە لە ئەنجامی هەوڵ و ماندوو بوون و عوداڵێتی خۆیەوە بەدوای ئەم ئارامیا بگەڕێ مامۆستا گیان ئارامی لە ناخی ئینسانەکانایە ئارامی لەگەڵ پێگاتەی ئینسانایە خی گەورە ڕۆحی بە ئینسان داوە ئینسان دوو بەشە جەسەدە زائیدە نەفس ئەبێ ببەشە بە ئیزافەی ڕۆح ئەبێ بە ئینسان ئارامی لە ڕۆحەکایە نەفسەکە دنیاییە جەستە و نەفسەکە دنیایە ڕۆحەکە مەسلەیەکی ئیمانیە مەسلەیەکی فەلسەفی ئیمانیە ئینسان لێرەوە ئارامەکەی بۆیێت داواکەشی لە شوێ داواکەشی لە وەحیەیە کە باسمان کرد کەواتە ئینسان هەر لە پێکاتەی ئینسانە وایە کە ڕۆحی تایە ئەم ڕۆحە پێویستی بە ئارامیە بەچی ئارامەتێ بە وەحیەکە بۆیە خی گەورە یاسایەکی داینەوە ئەفەرمێ ئینەه لا ييأس من روح الله إلا شيء إلى القوم الكافرون كواتا كسي بباور مأيوس أبيت توشينا أميدي أبيت بلان بيغمبران عليهم السلام وإيمان داران توشينا أميدي نابن أفرمي خواي قورا كاتب تصويري جياني بيغمبرك عليه الصلاة والسلام يان بيغمبرانك أفرمي حتى استيأس الرسل استيأس نق يئسا واستيأسا واتجوك جوينا أميدي بو جوك جوينا أميدي بو بلان پێغەمبەران ناومێد نابوون و ئیمانداران ناومێد نابوون ئێستا فەرمودەیەکمان هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی غوراباءەکە بدأ الإسلام غريبا وسيعود ئەم فەرمودەیە ئێمە بە هەڵە لێ تێگەشتوین پێم وایە غەریب چییە غورابا چیان غورابا ئەو کەسەیە کە ئەبێت داماو بێت ئەبێ مستەهید بێ ئەبێ لە سجنەکان نابێ ئەبێ لەژێر تەعزیب و لێدا نابێ نه ئەی بوات تێنەگەم بە شێوەیەکی ئیجابی نێخوێنمە غورابا ئەوە بێ لەم هەموو ناوئومێدیە کە خەڵک بە ناوئومێدی ئەژی منی ئیماندار بە ئیمانەکەم خۆش بژیم لە کاتێکە هەموو خەڵک کە ئەی بە من زەردەخەنە لەسەر زمانم بێ لە کاتێکە هەموو ئینسان ئەسبابەکانی هەموو کردووە دوای ئەسباب بگەڕێم بۆ ئەبێ دایما ئەوەندە جوان بژی و ئەوەندە گەشتبین و ڕووخۆش بێ لە نێو خەڵکیدا نامۆ بێ خەڵک بڵێن ئەم کەسە لە نێو ئەم هەموو خەم و خەفەت و ئازار و نەبوونی مەعاش و موچەیە چۆن خوانوێتی ئەم دەروونە بۆ خۆی دروست بکە بەڵێ بێگومان ئەوە جوانیە ئێستا ئێمە لێرە دانیشتوین ئەگەر 4-5 کەس دانیشین لێرەیە هەر هەمومان چارەمە بدەین بێکەوە خەفەتبار بین تۆ بە تەنها پێ بکەنی غەریب لێ ناومانە ئەگەر ئەم خەڵکە هەمووی کەشی ناومێدی باڵی بەسەرا کێشاوە ئەمەڵێ قەیران ئەمەڵێ پارەنی ئەوەڵە موچە نییە بەڵام تۆی ئیماندار ڕازیبی بۆ بەشە کە هەیە بەڵام بە هەوڵدانیشەوە بەڵام ئەمە وا لێ نەکات تێکت بشکێنێ بەردەوام ئومێدت بەرز بێ هیوات بەرز بێ ڕوت خۆش بێت دەم بە پێکەنین بی تۆ غەریبی لە ناوێنە کەواتە ئەوە ئیزەن خۆمانین لە سەر چاوەکانی وحی کە قورئان و سونەیە ئەو ڕێگایانی کە دانراوە بۆ بەختەوەری ئینسان نەمانتوانیەوە پێی پێبەرین بۆیە خی گەورە ئەفەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا خۆ ضنك فەقیری نییە ئەفەرمی ئەوەی کە پشت ئەکاتە وانی عن ذكري ئەو معیشەی زەنگ چییە ئەوەیە بەرەکەت نایەڵێ خۆڕەنگ هەش بێت بەرچاو تەنگە بڵێ بەرەکەت نامێن لە ژیانیا بەهیچ ڕازی نابێ بۆیە خی گەورە فەرمی یا ئەیها الذین آمنوا استجیبوا ئەتەوێ خۆش بژی استجیبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم ئەوەی حیاتی ئەوەی تایە ئەوەی ئەتانژێنی ئەوەکەواتە ئێمە ئەتوانی لە نێو ئەم ژینگە پڕ لە ناومێدی و نائارامی و نائاسوودەی و شڵەژانە دەرونی خۆمان ئەتوانین کەشێکی ئارام و ئاسوودە و خۆشبەخت دروست بکەین ینی هەموو مرۆڤ ئەتوانێت ئەوە دروست بکە بەیەقینی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم بەڵام ینی پێویستمان بە کۆچکردنێکی ناواخنانە هەیە ینی پاکردنەوەیەکی دەروون داماڵینی ئەم هەموو خەڵتە و خشینەی کە بە دەروونمانە هەڵواسراوە بە دڵنیایە ئەبێ هجرەتکەی لە ناختەوە بۆ ناخی خۆ جارێکی تر بڕۆی لە ناخۆ چکە بەڕاستی بەبەسم چی لە ناخ ئەبێ مامۆستا لەم سەلبی ئێمە گەورەترین گرفتی ئێمە وەکو موسڵمان سەلبی بیرکردنەوەی من هەموو جارێک ئەم چەند ڕۆژێک ئەم قسەم کردووە لەگەڵ چەند خوشک و برا و کەس و کات تا کەسێکی خۆشم ئەڵێم بۆ ئێمە دایمە سەلبی بیرەکەینەوە تۆ بەم نەڵێیت مامۆستا حەسەن هەفتەی داهاتوو سەیرانێکەکەین من ئەڵێم مقدەر نەبێم لەگەڵتە کەسێکی ئاسانکاری بەڵێ تۆ ئەڵێ ئەوەش نا مەسەلەن ئەڵێم هەفتەی داهاتوو
سەیرانەکەین تۆ ئەڵێ مقەدەر نەبێ مەبەستی چی لە مقەدەر نەبێ مەبەستی تۆ چیەک ئەڵێ مقەدەر نەبێ من دڵنیام هەموو ئەو مسلمانانی ئەو کەسە گوێمان لێگرن کە ئەڵێ هەفتەی داهاتوو فڵانشت ئەکەین ئەگەر مقەدەر نەبێ هەمووی گومان بۆ چیە بە ئەگەر تووشی تەعزیەک نەبم ئەگەر خوا نەخۆشە نەخۆش نەکەوم بەڵام مصیبەتی ڕوونکەنەکە ئەی باشە خۆ قەدەر هەر ئەوەیە مقەدەر نەبێ ئەی قەدەر خێر و شەڕمان نییە ئەی بۆ بیر ناکەم و دەی مقەدەر نەبێ چیاڵێ من کوڕەکەم مەسەلەن براکەم ژن نایەنێ مەسەلەن بۆ نمونە لە ڕێیەکەوە خوای گەورە پارەیەکی باشم بۆ نانێنێ و سەفقەیەکی تیجاری گەورەم بۆ نایێت ئەمە قەمە قەدەر نییە مەسەلەن بۆ نمونە خۆشەویستێکی ئازیەکی دوورە وڵاتم ئەگەڕێت خۆمان توانیمانە پەردەیەکی ڕۆژبینانش بەسەر قەدەرا بێگومان هەر بۆ شتە خراپ و سلبیەکانمان بە دڵنیاییەوە یعنی ئەوە بیرکردنەوەی من و تۆیە زۆر جار شتەکان یعنی هەر خۆمان ئاواکەین قەدەر چییە ئێخۆ قەدەر دروستکراوی خۆمانە بەڕێزت ئەگەر برسی بیت کاتێ برسیت نان مەخۆ قەدەری تۆ برسێتی و مەعیدەیەش هەیە بڕۆ خۆ تێرگە قەدەری تۆ تێریە قسەکە لەوایە ئومێدەکە موجودە کە لە ئیمانەکایە ئیدا دعاکم لما یحییکم بەڵام خۆمان دایمە ئەم شتانە بەڕەشبینی وەرەگرین بەگەشتبینی وەرناگرین کە تووشی نەخۆشی ئەبین و ئازانین ئەمە خوای گەورە خۆشی ئەوێن بۆیە نەخۆشی خستوین تووشی فەقیریە بین و ئازانی خوای گەورە خۆشەوین لە کاتێکە ئەمانە هەمووی مصیبەتن ئەمانە هەمووی بەڵام مصیبەت ڕۆکاتە ئێمە پێویستی بە تەوبە بەگەڕانەوە هەیە جارێکی تر ئیمام مەسا بۆچی مرۆڤ کاتێک ئەم کەنزە ئەم گەنجینەیە ئەبینێ ئەگەر لە ناخی خۆیان هیجرەت بکە بەرەو ناخێکی ئاسوودە و ئارام و بێ موسیبەت و بێ کێشە بۆچی ئەم هیجرەتە ناکا بۆچی هەنگاو هەڵ ناهێنێتەوە و خۆی لەم هەموو کێشە و عەزاب و ناسوورە ڕزگار بکە خۆی مەم نەبوونی ئەو ئیرادەیە زۆر موهیمە خۆی ئیمان چییە هەر ئیمان پێبەخشینی ئیرادەیە بە ئینسان بۆیە خوای گەورە بە ئێمە ئیماندار چیە فەرمی ئەفەرمی یا ئەیوهەلەذینە ئامەنوو ئامینوو پێتە فەرمی ئەی ئیماندار ئیمان بێنە بەخۆمە باس ئیماندارەکە ئیمان بێنە کە ئەوەی پێت بڵێ ئەم ئیمانەی تۆ ئیمانێکی سەرەتاییە توانای ئەوەی نییە ئەم ئیمانە زەعیفەی تۆ کە ئاوا ڕەشبین بیرەکەیتەوە کە ئاوا بیرەکەیتەوە توانای ئەوەی نییە خۆشبەختی بۆ تۆ بێنی ئەو بەهەشتەی کە لە دنیایە خوای گەورە براری داوە ئەوەی کە ناچێت لە بەهەشتی دنیا ناچێت لە بەهەشتی قیامەتیشەوە هەموو ئەو ئاەتانی باسی باشتە کە ئەتوانین لە دنیایە ینی تحقیق بێ لە دنیاشە بەڵام کاتێک کە تۆ ڕێگەکە ناگریتە بەر کاتێک کە تۆ وێڵ ئەبی لە ڕێگاکە ناگەی بەو خۆشبەختیە بۆیە خوای گەورەش ئەفەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم کەواتە ئەبێ یەکەمین جار هەموو گۆڕانکاریەکان والله ئەگەر فەقیرین لە ناخی خۆتەوە ئەبێ دەست پێ بکەیت ئەبێ لە ناخی خۆتەوە گۆڕانکاری بکەیت ئەگەر نەخۆشی ئەبێ لە ناخی خۆتەوە دەست پێ بکەیت ئەگەر مستەهید و ئەوەی چکە خوای گەورە ئەخر زۆر جار کێشەکە لێرەیە من بۆیە ئەڵێم هەموو ئەم نائومێدی کە بەسەر ئێمە هاتووە سەلبی بیرکردنەوەیە هەمووی بۆچی بەداخەوە یعنی لە ئێمە لە فکری ئێمەیە یان ئەوەی کە بۆمان ماوەتەوە تێگەشتنی ئێمە لە قورئان و لە فەرمودەکانی قورئان و فەرمودا واتی ئەگەین وامان پێوتراوە فەقیر خۆشەویستی خوایە ئەگەر نەخۆش کەوتی ئەو خوای گەورە خۆشیەوی بەڵام ئایا قورئان وا فەرمێت بەڵام ئایا قورئان وا فەرمێ سەیری قورئان کە خوای گەورە چیە فەرمێ لە قسەی نوح عەلەیهی السەلام وقلت استغفروا ربكم إنه كان غفارا مغفرة بۆ چییە داوای لێخۆشبوون بۆ چیە وە تاوان نییە ئەفەرمێ داوای لێخۆشبوون کەن خوای گەورە لێخۆش بووە لێتان خۆشە بێ باش يرسل السماء عليكم مدرارا بارانتان بۆ ئەبارێنێ کەواتە نەبارینی باران چییە تاوانی خۆمان نییە يرسل السماء عليكم ويمددكم بأموال ماڵ و سامان تانایەتێ کەواتە نەبوونی ماڵ و سامان تاوانی خۆمان ئەبێ ئیستیغفارکەین داوای لێخۆشبوون لە خوا بکەین ويمددكم بأموال وبنين ماڵ و مناڵتانە کەواتە ئەگەر مناڵ منابێت خەتاکە لە خۆمە ئیستیغفارکەم خوای گەورە ئەماتێ ويجعل لكم جنات نابێت لە ژێر بارێکە خۆی ڕاگرێ ئەی بڵێ بۆ منە خوای گەورە خۆشی ئەوێن با نەخۆش بم با قەرزار بم با فەقیر بم ئەبێ مرۆڤ هەمیشە هەوڵ با بۆ ئەوەی خۆی لە ژێر ئەم پەردەیە ڕزگار بکات ئەسڵەن مامۆستا بە ئەم ئاەتە کە باس مەریسا ئاەتیش لە خزمەتی بەڕێستا بۆ زیاتر تەوزیحی نەکا پێت فەرمێت فەقیری ئەبێ ئیستیغفاری لێ بکەیت نەبارینی باران و مناڵ نەبوون ئەبێ ئیستیغفارکە بۆی خوا بداتێ خوای گەورە فەرمێ وأما الإنسان إذا ما ابتلاه فأكرمه ونعمه فيقول ربي أكرمه أجر خواي جورا رزي لنا ونعمتي يا بي أفرمي خواي جورا أو رزي لنا أكرما يجنا على طواو أما حقيقته وأما إذا ما ابتلاه فقدر عليه رزقه فيقول ربي يعني بلام أجر خواي جورا ابتلاء كرت أجر ابتلاء كرت رزقي
أفرمشي فيقول ربي أهانا جاي فرمشي كلا نخير هو كان شيء أخوة أي من بو فقير بوم كلا بل لا تكرمون اليتيم ولا تحاضون على كواتا كيش كان لخومانين خوا أفرمشي قل هو من عند أنفسكم أولا يا إخوتنا يعني كواتا أبي ودامي خوا يقول أفرمي أول لما أصابتكم مصيبة قد أصبتم مثلها قلتم أنا هذا المصيبة ليش هذا قل هو من عند أنفسكم لا يا إخوتنا يا خوا يقول أفرمي وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم كأنها يدي مصيبة نية بله فبما كسبت أيديكم فقيري مصيبة نية أو كسام التي متجرتوا فبما كسبت أيديكم نخوشي فبما كسبت أيديكم تنانا هم أمشتانا ما مصطي خوش بس تنانا لروح هزار يكيوا تنانا استاك عالمي إما عالمي سيم وعالمي دواك وتشي من ناونين بنص قرآني تاوانو بيستي باستغفاره خواهي قولا أفرمت يريد الله ليبين لكم ويهديكم سنن الذين من قبلكم ويتوب عليكم. بله ما ساكواتر رولي خومن لم بآرامي ودرون شلجاوي ودرون آلوزي خومن كتيكوتوين رولي خومن لما تشيه. يعني خومن بدز بأميدي ونا آرامي ورجبيني خومن وأنالين كواتا خوش من رولمان هي لدروس كني أمانة دا. بدل نياي وهمو أمشتاني كباس بلم أوكو آيات كان باسكات حركاتك ما مص أما يعساب الله من ولاية الله همو إيمان داري. حرنا راحتيك هر خفتك هر مراقك هر حجاريك هر نخوش رويتيا كردي بزانه هو كاركي خوتي هو اللي قوارن كاري بدا اگر باش ابو سباسي خواي قوره اولا نعمتي خواي مگر خواي قرنا فرمي واذا مرضت فهو يشفين كتوشي نخوشي مخوا كواتا تشيشكان سي ما مستا تشيشكان خو مانين اخر اول تشي خو ما اسبون منرنها كسيبل باشا كاكا مؤامرات دوليه هي كاكا حصار هي كاكا نود نار وكاكا او باش بلام اياتي شي محكم من هي باش اما آياتي محكمة متشابه معنى بله آياتي متشابه لروانجة آياتي محكمة وتيجين خواي جورة أفرمي وكان حقا علينا نصر المؤمنين وانيا يعني فرميت ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب دي فعلا أوان خلى لك التقوى كي منا يا بويا خواي يقول ليش أنا كرزق منايا كاتب مراجعة خوم كم أما بيوندي بوانيا لأنجامي كلاكبوني تاوانا كاني خومانا وما مصاي خوش ويستم يعني كواك خلق زرعي بسر ما بويا قصيك جوانا جرنا وكاتك حجاج كروي في ثقافي أبي بوالي عراق الله برسالك دانابو أيو آية من خوم هاتم يا هنا تاني يعني يوم تاني هنا حركة سيبي وتاي خوت هاتي لم اليدا حركة سيقولي إما والحاصل يترزور بيتعقدون تروشك بياوشي فقير دانش تبون وتياسة توبيا ملاي آية من تاني هنا يا منها خوم هاتم بو أيرا وتينا قربان تاوانا كاني إيما زور بو داي حجاجة يعني دروس كلو تواني هنا بو إيما تاوانا كاني خوم أنا بوي إمام علي رحمة الله يقول أفرمي هر مصيبة وبلايا توش يكردي إلا بزانا بهوي خوته ويا بتوبنا بلا ناجد بوي الشيخ عبد القادر جيلاني كاتي رحمة الله يقول بهنا لاي بيلين كاتي جينا لاي بيلين أي شيخ عبد القادر براز داي بسر زرعة كان معنا هيك منما أفرمي برون داوي لخوش استغفار كان بقرا توبة كان باش دعائي كتري الله والله قربان من عالم نابي أفرمي برو استغفار كان داوي لخوش من أخوك توبة بقرا كتري الله والله كتري الله والله قربان ناني بيخون أفرمي الله داوي توبة بقرا أنا القربان أم توبة يبو بسي حركة سيادة وتي توبة بقرا أنت عواتي كل سنة أو ما قلت استغفر الله أفرمي خوي قال خويا أفرمي أمانة هموي الأنجامي كلاكبوني تاوانا كاني خوم ويا خوم من راحت كرت ده صلاتي فاسد مدروس كرت خوم ضعيف كومالجاي خوم ضعيف كرت خلقي ظالبو بسرما بله ما مسألة وجه يك بپرسه اما شوين كوتي إسلام وبيغمبري خدا صلى الله عليه وسلم اما درماني دردو بآرامی كان من توبه استغفاره بلان بوچی خلقانی دور لآین خلقانی كباوريان بخدا وبيغمبر وبإسلام نيا هستكي هميشه رو خوش و دم بخنده و آرام و آسودن آیا امان چون ام آرامی و آسوده یان بدزيناوه بله دست بسرکی زور دقیق بولا چون کاتی خوی شتێکم لە پەچگی خۆمە دابەزانە بوو کە باسی ئەوم کرد بوو ئەلمانیە یەکسانە بە فەساد یعنی تێکچوونی کۆمەلگا فەساد مەبەستمەوەیە تێکچوونی کۆمەلگا ئەمە مقارنە هێنا بکە بە دوای خۆی هێنا ئیتر جواب هەنێک کەس پێی وتم یان بە کۆمنت بۆی نووسی بووم ئەوە نیە دانیمارک و سوید هەمووی لە ناڕەحەتیان وەکو تعلیقێک دەیبرا من ئاگام لەوەیە ئەزانم بەڵام وەڵامی ئەم پرسیارێتەوە ئەو خۆشەویستانی کە ئەو شتیان وتبوو ئەوەیە خوای گەورە وتمان لە سەرەتا وتمان خوای گەورە بە سنن کارەکە
سنەنی ئیماندار تاقیکردنەوەیە. ئەفەحەسیبە الناس ئەیوترەکوا ئەن یەقولوا ئامەنا وهم لا یفتەنون. تۆ یەکسەم تاقیەکریتەوە. تاقیکردنەوەش بەخێر و بەشەڕە. ئەگەر باش بڕۆی لەگەڵ منهەجا بەخێر بە دەوڵەمەندی و بە سامان تاقی دەکاتەوە، هەڵە بڕۆی بە نەخۆشی و بەچی تاقیەکریتەوە. ئەمە وەکو ئێمە تاقیکردنەوەیە، ئیبتیلا و تاقیکردنەوەیە. بەڵام بۆ بێباوەڕ ئیغرایە. ولا تحسبن إنما نملي لهم خيرا لأنفسهم إنما نملي لهم ليزدادوا إثما. أفرمي وأنا زاني إما أيان ديني أما خير بويان بلكو ما بو استدراجة سنني خواي قورة بو بيباور خواي قورة أفرميت كاتب باسي بيباور أنا كاد أفرمي حر لقل كفريان كده أفرمي شي فتحنا عليهم أبواب كل شيء درجة مش تجان بوكينو حتى هذا الخوش ابن بويك دسيان كوتوا ثم أخذناهم خواي قورة أفرميت إنسان كبير باور بيكسر درجة كاني بو كموه كاتو فرمود الدنيا سجن المسلم وجنة الكافر أو أما جيبه ما مستا أميش سلبيتك اللي بيركضناويا كأفرمي سجن مؤمنة إنسان أجر منو توي إيمان دار همو سرزويش من هبل لشاو بهاش تجي خوايا سجن أو بسال الإمام حسين كرا كاتي روج جولكي جايبينه كجلو برجكي والله رازاوي لبرداه علي پیغمبرکی و وعد دلی و بالام سیری جلوبرگی من که فرمی لچاو خوشی و ناز و نعمت کانی بهشتا بوی پیغمبری خواه فرمیت الدنیا لچاوی بهشتایه که بداخل این واتی گشتون انسان کلان راحت یابو اترم ایمانداری تواو والله ایمانداری تواو سليمان آسايا بقول خويا نعمتي رزقك كم بري بكس ندابه ببيغوكو بيغمبري خويا صلى الله عليه وسلم كبنا اقرب خويا يقول له فقيري بله ما مصاب عفوا ما مصاب سك اويا سنني خوابو اوي اغرايه بله سنني خواب بو ايماندار ابتلاء ابتي ببراني نازم مجالته يعني بيلم چكا بو تمكين بون بو سركوتن ما موصل سي مرحله هي يا سايش قرانيه هر كومالغايك اتر ايه لاينك آية كومالغايك هر كسي أبي سي حالتي ببرد كبريتي الابتلاء الفتنة الامتحان أمس يعني نبرينات واني سركوتو بيت سيريكا يا كم جار خوي جورا بيوي قومك تعقيب كات يا كم جار بابتلاء ابتلاش بوكت مان بخير وشر اگر باش سنن كون كان بكار بيني او دوله ما نبي خوش گزاراني اگر بغلب بكارينا توشي ناراحتي بيت اما سيريكا ما مستا صالي نوتكان لابتلاء ابوي اواني كتمنى كان هي بيرانه يعني رنگ برزت بحمقوي گنجي زور نوتكان بيرنيه كخلق شي هيج نبو بيخوات زور اسا خراب تربو دوي او خوي جورا ابتلاء او كاتك ابتلاء هبو خلق لروي ايمانيه ولا روي بيوندي كومالايتي وبهستر بو مزگوتكان پرتربون افرتكان پوشتتربون باشا اما الحلمان تي بران سركوتو بوين خوي جورا سبحان الله لقرآن كاتك كباسي ابتلاءك بدوايا باسي مجدانك أفرميت خوي جورا درباري أفرمي ولا نبلونكم بشيء من الخوف دعاء فرمتي وبشر مجدان بري بو الله مجدان بري چونك إنسان دائما لضعفة بيوسي بخواه لخواه باريتو أجر أم مرحلة سركوتيت وزور بي إنسان لنا راحتيا سركويت مرحلة دوميت كبريتيلا مرحلة شي فتنة تاقي كرنوي بوش تاني خوشويس نسردل بمالو سامانو كرانو لدواي 2003 كومالغاي كردي خومان كرانو كي زور جوري هاد بسرمانه بله ما صاويست مو برسياره بكم بله يعني ملتي اما ماويق لخوشي وهبوني وآرامي واسودية اشياء هم للروي بومنا جوع وخوف يعني هم تير بو هم آرامي هبو بله بەڵام لە ئێستاە سوپاس بۆ خواخۆ وڵاتی کوردان هەر وڵاتێکی ئارامە بەڵام تۆزێک ئەمنە ئارامیە بەهۆی نەبوونی موچە و قەیرانی دارایی و قەیرانی سیاسیەوە تۆزێ ینی هەست بە ئەنە ئارامی و شڵەژانێکی دەرونی لە مرۆڤی کوردەکەی هۆکاری ئەمە چییە؟ ینی ئایا بۆچی ئێمە لە دوای ماوەیە لە خۆشی کەوتینەوە بەسەر ناخۆشی و نائارامی و نائاسوودەیە؟ بەڵێ مامۆستا ئەوە بکەویستم بڵێم دوای ئەوەی خوای گەورە بە ناڕەحەتی بە ئیبتیلا تاقی کردیتەوە بەو تاقیکردنەوە بە ناڕەحەتی تیا دەرچوین الحەمدولیلا وتم خەڵکی کۆمەلگای کوردی دوای خوای گەورە کرانەوەیشی کرد سبحان الله فتنة وإنما أموالكم وأولادكم فتنة فتنة أو شتێکە خۆشەویستە ماڵ و سامان و مناڵ و دنیا کرانەوە ئەلێلا چونکە ئینسان زۆر بیانەیەزە لە خوا زوو ئەکەوێت ئەلا ئینەهم فی الفتنة ساقطوا سبحان الله ئینسان لە فتنەیە زوو ئەکەوێت چونکە ئیتر جۆرێک لە ئیستیغنای بۆ دروستە بێ لە بێباکی دروستە بێ لە بێپێویستی بە دروستکە بەرامبەر بەخوا و ئازانی کە ئەم کرانەوە ئێمە نەمانتوانین تەعاملێکی ئیجابی بکەین لەگەڵ نیعمەتەکانە بۆیە خوای گەورە جارێک دەگەڕاینەوە بۆ خاڵ یەکەم چونکە ئەبێت تۆ مەرحەلە یەکەم کە ئیبتیلای بیبڕی بە ناڕەحەتی
دوایی فتنە ببڕی بەخۆشی و بەهات ئەگەر ئەمانەت بڕی ئەفەرمێ ئولائیکە الذین امتحن الله قلوبهم للتقوى ئەمان ئیمتحان کران هەردوو کۆرسەکەیان بڕی کۆرسی فتنە و ئیبتلایان بڕی ئەمانە ئیتر مهایئەن بۆچی بۆ ئەوەی ئیمتحان کراون ئەبوون بۆچی گەشتە پلەی تەقوا کە گەشتە پلەی تەقوا دوای خوای گەورە ئەفەرمێت ولقد كتبنا في الزبور من بعد ذكر إن الأرض يرثها عبادي الصالحون كوات إنسان أبي أم كورس أنا ببريد أما السنن إخوايا نارحتيات أبي شوم تعامل لقلاكم لقل فتنة إما ما تواني لا فتنة سقوط ماكر بويا إخواي جوري درب عليه سليمان سلام إخواي جوري اللي بأفرمي وظن داود أن ما فتناه فاستغفر إما يستابي بو إدرتشي لم قيرانا بيسمى باستغفاره فاستغفر بيسمع باستغفاره أبين نقطة تراجع دانين هلا ما نكت خوايا جان إما رسلك الدابي من كرانا ويكبو خلق لولاتان هاد خدمتي إما يكر خلق بينياز ببو لإيش كردنا هم يفيري سفري ولاتان ببو بلان بهلا صرف ما كرت أستغفر الله دسا كم بتشي جاري كتير رجوعك ما لقل أو نعمتاني خوايا حزك مش ديك جدا مع بحري بهمو حاولاتيان بهمو خلق يعني أما حقيقتي شي قرآنية وخوشويس أفرمي صلى الله عليه وسلم خواي قرأ أفرمي إن مع العسر يسرا هل قال ياتي وبيغمري خوشويس صلى الله عليه وسلم روجتيان دانش لقل هاولانا لبرا أوا لبن شاخة كابون لين كوني كتابو لو كاتا دعبايا جانداري خويك البجورة خوشويس بسيفيريان كا فرمي والله أجر نارحتي وقاتو قري وقراني أوانا بيتو بشتا أو كنوا إلا يسر بدوايات درينه تدوله خواي قورة أفرميت ما مصدر أفرمي ولو أن أهل القرى آمنوا واتقوا أجر أهلي حر كومالجايك إيمانيا هنا وتقواي خوايا نبو لفتحنا عليهم بركات من السماء والأرض بركات أرض أسمان يبوا كينو كواتك خلك للشيء استغفارك جاري تبقى وتقوي إيمانك أو تقوي إيمانا بكين أو براجع بكين يقين ما نبيها مشتكان مامسا أو بيدراواني كهمان أو دبل سرجيان من باش بكونه زياتر بيزاريونا آرامي من بدروز دكان وكو بون من السياسة ديان بابة كومالايتيا كان يعني بون خلقي أمل لمجلس ودانيشنا كان أبيني لسر هموش تقصي خويه آية أمانة بوتشي بخراب لسرجياني أما كوتونا توا مامس بدلنيايا يعني حقيقتي كيا أنا مجرد حزق مش مبالغ قرآن دائما للرجال قرآن نوا كيت الأول منهجي إما بخوش بقتي لجيانا ليوبر خواي جورا بما أنا فرميت أنا مش إما هلا ما كردوها كخواي جورا فرميت فاسألوا أهل الذكر أهل الذكر شيء كاك سياسي مثلا سياسي إيش أو يقصد سياستك من يكي دامه إيش مشي بس سياسته بواري خوي كسكي داعي قصد لبواري خويا كسكي تاجر لبواري خويا زارعك كشتو كريك اكشتيارك لبواري خويا بلام قسم مشكلة إما أميا أم خالك خوي جورا خالك أبوه هم جمهورك جانا به فاسألوا أهل الذكر إما من لي هاتوا لا سياسة قصة أكين لا دين قصة أكين لكم لحتشيش لهموش قصة أكين هيك شيء لنا زين شو أهل ذكرنين أما واي كردوها صدقالك جوري دروس كردوها أصلا نازني إيشي خومان كاميا روي خومان كاميا هموش تكام بني وناتشلية همو ما نبوين بمفتي همو ما نبوين بسياسي همو ما نبوين بحكيم هيك شيء ما نبي ناكله أجر أما بجيب يلين هركسه إيشي خوي لم إيشي خوي وتشي اللي يوقصبك بيه خبرة وتجربة بياك أما إستفادة أجيني مجر صحة والله أنا رواية ناكر بيغمر صلى الله عليه وسلم كمالك دانا وبفتوى صلى الله عليه وسلم كمالك بتنها بوجهات كمالك بخلق الشعر خويتنا أما لسيلا بيتا فرمي آوا بلام لا يوم بداخوا لا هموش تقساكين ليش يجنازاني كشك أويا فعلا خما نشتغل قرتينين مسألة عربي شيء على من تدخل فيما لا يعني لقي ما لا يرضي أو التدخل لشتي كاب بيوندي بونية اشتكي دساكي كبي رازنا مرزنا أوانية احترام بتيشن بدم تاعنا ساعات غمري خواجة فما صفتي مسلماني باجا وواز لشتي بينك بيوندي بونية بالتأكيد مهم يخوز إما وامام كردايا كمال إما وايب كردايا هموش تكام مقرب أهلي اختصاص أو يقصد ما مسا تايبد مندية كخواي جروك ورزة بمروفي بخشي ولا يعني روح ولا يعني معنوي ودرونيتي كلا لا يعني وكل جمادات وحيوانات جاية كاتا وكمج رزة كبمروفي بخشي وكأقل إرادة وأمشتاني في بخشي وبيدوانية پشتگوێ خستنی ئەم لایەنە ئەم گەنجینە بە بەهایی مرۆڤ لەلایەن خودی مرۆڤ خۆیەوە و زیاتر گرنگیدان بە جەستە و بەشتی مادی و بە تەکنەلۆژیا و بە کۆشک و فێلای بەرز و ئاڵتون و ئەم شتانە پێدوانیە ئەم نائارامی و نائاسودەیە بەرهەمی ئەم پشتگوێ خستنە بێ و ئەم جیاکاریە بێ لە نێوان جەستە و دەرووندا بەدڵنیایەوە یعنی ئەوە
حقیقەتێکە هیچ کەس ناتوانێت کۆڵی بکە تۆغیانکردن و زاڵکردنی لایەنێ بەسەر لایەنێکی ترە ئەمە ئەوە وای کردووە بۆیە ئیمامی غەزالی فەرمێ لە ئینسانە 4 صفەت هەیە صفەتێکی ڕبوبی هەیە حەزەکە خۆی باڵا دەست بێت صفەتێکی سبوعی هەیە حەزەکات درڕندە بێت عنی تۆڵە لە بەرامبەری کاتەوە صفەتێکی شەیتانی هەیە صفەتێکی ڕەحمانیش هەیە جا ئێمە دایما ئیش لەسەر چی ئەەکەین ئی لەسەر صفەتەکانی ترەکەین سبوعی ئەەکەین لەسەر ڕبوبی ئەەکەین لەسەر بەزام لەسەر ڕەحمانەکە ناکەین ئیسلامێت ئەوێت کۆنتترۆلی ئەم صفەتانەکە کەل ناخیت وایە صفەتی شەیتانی باشە بەڵام بۆ کاتێ باشە ئیسلامیت چی لێکە قورئان و سونەیەن ئیسلامیە وحیە چی لێکە پێتە فەرمی ئەم صفەتە پلاندانانت تیا بێت بەڵام بۆ بەرامبەر دوژمنەکانت صفەتی شەوانی تیا بێت بەڵام ئەم شەهوانیە لە بەرامبەر هاوسەرەکەی خۆتە صفەتی ڕەحمانی ئەمانە کۆنتترۆڵەکە صفەتی سبوعی تیا بێ بۆی خەڵک زەربەت لێنەیە کەواتە فعلا ئێمە لایەنێک کە فەرامۆش مەکرد لایەنی ڕۆحەکەیە بۆ ئێمە وتمان ئینسان سێ بەشە جەسەدە نەفسە بە ئیزافەی ڕۆح ئێمە بەس بەشی نەفسەکە و جەستەکەمان داوە کە بەشەریەتەکەمان داوە بەشی ئینسانیەتەکەمان نەداوە بۆیە ئەگەر دیقەتی قورئانیش بیت قورئان هیچ ئاەتێک نییە بڵێ ئینسانە چێتە دۆزە ماسا بۆیە هەمیشە لە کۆمەڵگەی ئێمە ئەبینی مرۆڤ بە شکاندنی سیارەکە یان بە ڕمانی خانوەکە یان لە دەستدانی جەستەیەکی وەکوڵێ هەموو دنیای لێ ئەبێتەوە بە چەرمەچۆلەکە بەڵام کاتێکە ئازاری دەرونی دایکی یان ئازاری دەرونی دراوسەیەک یان بۆ منە کەسایەتی مرۆڤێ ئەخاتە ژێر پرسیارەوە زۆر بەخەمیەوە نییە لەگەڵەوەشە ئەم ئازاردانە بەڵێ دەرونی زیاتر شپرز و نارامەکە بەڵام خۆی گوێی ناداتێ بەدڵنیایەوە ئێمە چۆن چارەسەری ئەمە بکەین مامۆستا گیان قەزێکە هەر هەمووی ئەگەرێتەوە بۆ خاڵی سەرەتا کە باسمان کرد بەسەر لە ئیمانەکەیە خەلەلی ئێمە لاوازی ئیمان ڕۆڵی لەم پشێوی و نائارامی و ئاڵۆزی دەروونەت چییە؟ ئەنێگە و پرسیارە بکەم بەدڵنیایەوە ئێستا من باسی ئیمانت بۆکەم بەڕێز خۆ تێگەت و بینەری خۆشەویست تێگە ئیمان چییە؟ مامۆستا ئەمە هەر بەم چیرۆکە باسیەکەم ئەمە کەیترمە حەقیقەتە و چیرۆکی واقعەیە مامۆستایەک پینە چییە؟ شێخێکە و بەس شادی نییە بەس ئاوەتر لە مزگەوت و پێگە لە حجرۆ پێگەشتووە قوتابیەکی هەیە لای ئەم دەرسە خوێنێ پاش ماوەیە ئەم قوتابیە گەورە ئەبێ شەهادە بەدەستێنێ ماسەر و دکتۆرا بەدەستێنێ ئەگەڕێتەوە ئیتر دڵی خۆش ئەوە دکتۆرای هێناوەتەوە ئەچێ بەلای شێخەکەی و شێخەکەیش دوکانێکی بچووکی هەیە پینەچێتیەکە ئەچێ دەستی ماچەکە یا شێخ من سوپاسی تۆکەم تۆ هۆکاری ئەوە بی کە من ئێستا بووم بە خاوەنی دکتۆرا لە شەریعەت ئیسلامیە مامۆستاکەیش سەیرەکە هەستەکە ئەمە ئیسلامی وەکو حرف وەرگرتووە باشە نازانێ ئیسلام چییە قەدەری خوا لەو کاتەیە احترام ڕێزم بۆ بەڕێست و بۆ ئەو بران و بینێریشەیە سەگێک لێوە تێپڕە پیسایەکە لە ناوەڕ جادەکەیە پێ فەرمێ بڕۆ ئەو پیسایە لابەرە بە قوتابەکەی هەڵێ قوتابەکەش دکتۆرایە و جبە و ئەمامەی لە بەرای و مێزەر یا شێخ من لای بەرم ئەفرێن بەڵێ تۆ لای بەرە ئەڵێ خەچۆن ئەڵێ بڕۆ پێتڵم بڕۆ لای بەرە ئەمیش لە بەرەوەی مامۆستا شێخێکی پیری ریسپی بە ئیماندارە قسەی ناشکێن ئەڵێ باشە زەحمەت نەبێ خۆڕێژێ قەبا شتێکم لێ بیکە مەسەرێ ڵە نە بۆچی لکەی بیکە سەر چمکی ئەبائینەکەی کەواکەی خۆت یا شێخ چۆن ئەڵێ تۆ پێم وتی بیکە سەری ئەکاتە سەر چمکی کەواکەی وەرحاصڵ قسەی ناشکێن ئەکات سەر چمکی کەواکەی ئەڵێ دەبڕۆ بیکەنە ئەو تەنەکەی خۆڵەوە بۆ بەر ئەکاتە تەنەکەی خۆڵەکەوە دوای فەرمی وەرە بە ئاو بۆ یەشوە دوای کەواکەی بۆ شوە و ئەم قسەیە کە ئەمێ بە بەڕێست بە هەموو بینەرانی بڵێن ئەڵێت ئێستا بەخێر بی بۆ یەکەم قۆناغی ئیمان ئەفەرمی یعنی چیە ئەم تەواضع و خۆ بە کەمزانیە قۆناغی یەکەم و هەنگاوی یەکەمە ئەفەرمی چۆن ئوستاد مامۆستا یعنی چی ئێستا بەخێر بێن بۆ یەکەم مەرحەلەی ئیمان ئەڵێ خۆش کوڕی من پێغەمبەری خوا نافەرمێ صلی الله عليه وسلم الإيمان بضع وستون أو بضع وسبعون شعبة إيمان حفتا وسيان شصت بشا شصت أونا بشان حفتا أونا بشا أفرمي بالله أفرمي جورترين بلا إيمان شيء لا إله إلا الله أي نزمترين بلا إيمان يكم بلا إيمان شيء إماتة الأذى عن الطريق يكم مرحلة إيمان ويا بردك تبيني لا يبري كان كسيلي إما سري كمال جاي كل يوم أنا كنا بازار من كان بيسا منصار كواشتكي إخوات ولا جامي سيارك أفريدا كواتا أبي وليابين جها إما جارك خل مرحلة كيم إيمان ضعيفين أي بوغلاتي شو وكو يابان أبيني بوهم باو أوروبا بو باو تميزية كواتا جارك إيمان لمرحلة كيم إيمان نما تواني سر كوين لمرحلة إيمان يكم إيمانا بوي أو آيات من كافر مي يا أيها الذين آمنوا آمنوا أي أواني إيمانتان إيمان بينن بيتا فرمي أم إيماننية راست بدم إيمانتي ناوا راست علي من خوام هنا بلام إيمان دار أويا
قالوا سمعنا وأطعنا حرشي خواي جورا فرمي بلان بداخل إيمانك يروكش ما نورك تبي من واي همو إيمان من همو إسلام أمية كلكاتك إسلام سلوكه إسلام تعامله جاري تجهل برنامج ولا لم كان الله وباس يمكن في غمري خوش رئيس فرمي بني الإسلام على 5 أفرمي إسلام لسر بينشته كبريتين لأنه يجر زكاة حجة ذكر شايته معنا خونا أفرمي أم بينجا إسلام أفرمي بني الإسلام أفرمي إسلام لسر أم بينجا أم كوبا لسر ميزكية كواتا لسر بينج باي دام أم بينج باي أم باي إسلام أي إسلام خوي شيء كواتا إسلامين شو قال إسلام لسر أم بينج باي ألم كوبا كلا لسر ميزكية باش ما وصل ميزكية فرقات شيء أي كوبا خوي شيء كوبا خوي أو أي بتياي وشتي بيغمري خواه فرمي إسلام لسر بينج باي أي باشا أي خوش شوي صلى الله عليه وسلم أي إسلام خوي شيء أفرمي الإسلام أن تطعم الطعام أن تقرأ السلام المسلم من سلم المسلمون من لسانه ويده أخلاق وسلوكه كواتمام وصبويا إسلام أفرمي يكم مرحلة إيمان بريتي لو نارحتي لا بريد دي إما كاتيك كومال جاي كردي أبين لا خمان أبيني أمهم نارشي أبينين خمان قيران دروس أكين أو تسلا بازار أبينيتها بايانا خومي لقل أوانين أو خلقنا من راب كري بلان بلان پێشتر پرسیارێکی ئەوم کرد کە بۆچی خەڵکی ئەوروپیا خەڵکێکەوە باوەڕی بەم شەریعەت و بەرنامەی ئێمە نییە ئاسوودە و ئارام و دڵخۆش و دەمبەخەندەن جەناب داماژەت بەوە کرد کە ئەوانە بۆ نمونە خوای گەورە ناز و نیعمەتەکانی خۆیان لە دنیا پێئەدا و موسڵمانیش پێی تاقیەکرێتەوە بەڵام بۆچی لە وڵاتی خۆمانەوە کاتێک گەنجێک نائومێدی و ڕەشببینی و خەم و ئازار و میحنەتی لێ ئەچۆڕێ بەڵام کاتێ هەر بەو ئیمان و عەقیدەی خۆیەوە ئەچێتە ئەوروپا سەیرەکەی کەسێکی ڕووخۆش دەمبەخەندە هەمیشە گەشببین و دڵ و دەروونێکی ئارامی هەیە تەنانەت ئەم دڵ و دەروون ئارامیەش کاریگەی لەسەر جەستەیە کاتی و جەستەوە کۆڵێ بەرەو گەنجی و بەرەو جوانی ئەباتەوە هۆکاری ئەمە چییە؟ ئایا گۆڕینی ژینگە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر لە شارێکەوە بە شارێکی تر ئەتوانێت ئارامیمان پێ ببەخشێ؟ خۆی مامۆستا سەرەتا خۆت قسەیەکی بەزۆر بەهێزت کرد ئیجادکردن لە خودەوە بۆ خۆجارێکی تر ئەم ئینسانە من قەناعەتمە لە خودەوە ڕۆژە بۆ خۆت هیجرەتی لە خودی خۆی کردووە لەو جەوە ڕەشببینی کە لێرە دروستی کردەوە بۆ خۆی دروست بووە بۆیە خۆ هەرە و گەنجەیە لێ کە لێرە ئامادە نییە هەنێ ئیش بکە بەڵام لەوێ سێرەکەی لە مەتبەخێکە ئیشەکە لە مەطعمێکە ئیشەکە کرێکاری سەرجادەکانەکە وانە ڕەنگە احترام و ڕێزمێ بۆیان مەسایەتیای سەر ئەو پاکاتەوە بەڵام لێرە ئەوە ناکات چونکە لێوێ ئەو ڕەشببینی کە باڵی کێشاوە بەسەر ناخ و دڵ و دەروون و چاوێ لایەبە ئەگەر لێرەش بتوانێت بەو شێوازە ئەو ڕەشببینە لابەرێت ئەو ڕەشببینە لە سلوکە ئەو ڕەشببینە لە بیرکردنەوەیە ئەو ڕەشببینە لە تەوجی کورد ئاراسەکردنی ناخی خۆیان بکە لێرەش دروست ئەبێ بەڵام ئێمە وانی وا تەسویرمان کردووە مادەم وایە لێرەین ئیلا من خۆشی نابینم بۆیە پێغەمبەری خۆشەویستە فەرمێ صلی الله عليه وسلم تفاءلوا بالخير تجدوه تفاؤل بکەن بەخێر دەستانەکەوێ مشکلە ئەوەی ئێمە هەتا لێرێن وا خۆمان گۆش کردووە وا خۆمان ڕاهێناوە لە کوردستان هیچم بەیژ نابێ گەندەڵی هەیە فەسادێ دەی باشە گەندەڵی هەیە بەڵام گەندەڵی چێ دروستی کرد ئەوە من و تۆ بووین دەنگمان بە کۆمەڵە خەڵکداوە قسمانە سەرەوە گەندەڵیان دروست کرد دوای فەسادیان دروست کرد ئێوە سلوکی من و تۆیە احترام و ڕێزمەیە کەسی من و تۆیە سلوکی من و تۆیە کە فەساد دروست ئەکا کەواتە ئێمە شتەکان لەجێ خۆیان دانانین هەر ئەو گەشتبینەی کە ئەو برایی کە گەنجەی کە لەوێ گەشتبوونە کە لەوێ ئامادەیە ئەو شێوازە تەسەڕوف کات و ئەو ئیشان لێوێ بیکە ئەگەر لێرەش ئامادە بێ بیکات ئەگەر بەو گەشتبینێ سەیری ژیان بکات بێگومان ئێرەش ئەبێ بە بەهەشت بووی چونکە ئینسان دایمە ئەبێ گەورە بیکاتەوە ئیسلام دایمە یەک شتی هەیە قورئان و ئیسلام یەک شتی زۆر عەجیب هەیە وأنتم الأعلون إن كنتم مؤمنين ماسا کەواتە ژینگە هیچ هینێکیت نییە هیچ دژایەکیەکی لەگەڵ ئارامی و ئاسوودەیان نییە مامۆستا ئارامی بەستراوە بە ناخی ئینسانەوە ئارامی نەبەسراوە بە شوێنەوە کاک ئەحمەدی موفتیزادە ئەو پیاوە گەورەیە لە سجنانیە لە سجنای جەمی یارانی گیانی مەگەر ئەو شعرەیەکە ئەوە کە ئەیخوێنیتەوە من چی ئەیخوێنمەوە جانم تەزوی پیاێت زۆرجار چاوم پرمسکی پیا بەخوا کە ئەیخوێنمەوە ئەو ئارامی لەوایە ئەو ئارامی سید قوتب هەیەتی لە سجنە ئەو ئارەمی بیلالی حەبەشی هەیەتی لە ژێر نەکە ئەحەد الحەدەڵێ ئەمە خۆشینگە نێگۆڕی ئەمە ناخی خۆیەتی یعنی ئیمامی عەلی ئەفەرمێت تۆ وازانی کەسێکی بچووکی بەڵام هەموو کەون لە تۆیان کۆبۆتەوە هەموو ئینسان لە کەونا کۆبۆتەوە مامۆستا یعنی ئینسان ئەوەنە گەورەیە خوای گەورە ئەفەرمێ ئینی جاعل فی الأرض خەلیفە ئەفەرمێ من لەسەر زەویا خەلیفە دروست نافەرمێ جاعل خەلیفەة فی الأرض ئەزانی جیاوازی چییە
يعني سبحان الله إنسان بس أمام بزاني والله إنسان خوي زوب شو كاتوا إنسان زور قوي أفرمي من لسر زبيات جينش ندرس كم نافرمي في الأرض خليفة أفرمي خليفة في الأرض بيفرمي في الأرض خليفة في الأرض أو وات إنسان تنها موضع كركني لسر زبيابه بس كأفرمي إني جاعل في الأرض خليفة وات شو إن شجمين ليريا بلا موضع كاري من تو إنسان هم كونه بويا فرمي وسخر لكم ما في السماوات وما في الأرض خوي قولي من تو يدرس كردوا أم كونه أودان كينوا بس حيفا إمانة يعني كل سنة أودان كينوا بو أو خالص رتا بو إعلامه ما مستا بوتومو إيشلمو ضعف إما ضعفك إيمانا وكان حقا علينا نصر المؤمنين أجر نهات خوي قولي خلافي وعدكات نايكاد وانيا كنايكا إذن أبي إما مراجعة إخوة ممكن الإيمانة ديار إيمانك مانك خوي قولي فرمي وكذلك حقا علينا وكذلك ننجي المؤمنين إم أبيت وكو يونس عليه السلام كاتيك قومكي بجهيشت لسكي حتكا فرمشي لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين كاتا خرابي وكم كرتيك لخوم أبوا بيقو من ما مصطع همو أوي كبسلمان هاتوا همو أونا أميدية أمبرسيتية نبوني معاش گەندەڵ و فەسادی ئیلا خۆمانین. بەڵێ مامۆستا بوونی ژمارەیەکی زۆر یام جۆری جیاواز لە تەکنۆلۆژیا ڕۆژان لە دەوروبەرمانە لە ماڵمانە لە گیرفانمانە حتا نێو سیارە و شتەکانی دەوروبەرمانە لە بریەوەی ئارامیە بۆ مرۆڤ دروستکەن فەوزایەکی گەورە یامنە ئارامێکی زۆرتریان بۆ مرۆڤێنا و هۆکاری ئەمە چێ ئایا هۆکارەکەی نەزانینی بەکارهێنانی ئەم ئامێرەیە یام هەر بۆچی مرۆڤ لەمانەوە لە بری ئارامی و ئاسوودەی و خۆشبەختی و خەندە و پێکەنین بە پێچەوانەوە ئەم شتانەی دەزەکەوێتەوە. وڵا پرسەرێکی دقیقە چونکە جارێکی دەرتێکەوە بۆ ئینسانەکە خۆی فعلا ئینسانەکە خۆیەتی ئینسانەکە خۆیەتی ئەگەر هەموو شتێک سلاحێکی دووسەرە بتوانانی جوان تەعاملی لەگەڵاکەی جوان بەرەمی جوان تایاتێ خراپ تەعاملی لەگەڵاکەی خراپ يعني نەتیجە تایاتێ سەلبی يعني بەکارهێنانی ئینسان بۆ ئامێرەکان بۆ هەموو شتێک مامۆستا هەموو شتێک لەم کەونەیە جوان تەعاملی لەگەڵاکە بەرهەمی جوان تایاتێ خراپ تەعاملی لەگەڵاکە نەتیجەی خراپ تایاتێ خۆزگا گەنجەکانی ئێمە مامۆستایانی ئێمە قوتابیانی ئێمە ئەوەنەی بەدیوە سەلبیەکەیە بەکاری ئەهێنن ئەوەنە بەدیوە سەلبیەکەیە بەکارهێنن ئەوەنە بەدیوە ئیجابەکە بەکاریان بێنایە بۆ خۆداوڵەمەندکردن بۆ خۆ ڕۆژنبیرکردن بۆ ئیماندارکردن دنیای محاضراتی ئیمانیتیایە دنیای محاضراتی فکریتیایە دنیای محاضرای تەنمەی بەشەریتیایە ئیسفادە لەوە ناکە ئەچێتە کۆڵە مەواقع ئەوە یان لەسەر ئەم پێیجە کۆمەڵایەتیە فەیسبوک بەس خەریکی لایک و کۆمنتە هەمووی قسەر ئەمە بەڕاستی خۆمان وامان کردووە بۆیە ئێستا نمونەیەکەیە هەر جارێک بێنەوە خی گەورە سەم ماڵ و سامان سەریکە ماڵ و سامان خی گەورە لە شوێنێکە ئەفەرمێ لەو كانت الدنيا تعدل عند الله جناح بعوضة وانية أفرمي دنيا قيمتي بالا مشوليش يبا بقمي أي بكافر نادا لولا شو أفرمي خواي قولي بدأ السراء صدقة ولا قريل لشي لإيمان دار باشا تشي واكا أما قيمتي بالا مشوليه كينيا خواي قولي بدأ السراء زور قريت أو التعاملي منو توي إنسانا لقلا وشتيا لدنيا يا ما مستار تكنولوجيا بيت شتي مادي بي شتي روحي بي هشتيك قولي بشوكي بخوينيا تعاملی منو تو ئینسان کە خەلیفەی خوایان لەسەر زەویە لەگەڵ ئەو شتا بەهای پێبەخشێ ماڵەکە جوان بەکاربێنە بێتەوەی بەرزی تۆ ماڵ و سامانەکە ئەگەر خراپ بەکاری بێنە بێتەوەی نزمی تۆ ماڵ و سامانەکە تەکنۆلۆژیا باش بەکاری بێنە بێتەوەی بەرزی تۆ زۆر ڕاست هەگیان دوو پرسیارم ماوەلەوە چێ کاتی بەرنامەکەشمەر بەشی ئەم دوو پرسیارە بکە یەکیان کاریگەری و ئاسەوارەکانی ئەم بێ ئارامی و شڵەژانی دەروون و نەبوونی ئاسوودەیە لەسەر ژیانی تاک و خێزان و کۆمەڵگە ئەبینی بۆ منە باوکێک ڕۆژێ لە دوو ڕۆژی جیازە ئەگەڕێتەوە بۆ ماڵیەکیان بۆ منە ژیانی بە کەس داوای قەرزی لێ نەکردووە بە گیرفانی پرۆوە گەڕێتە سەیرەکەی ئارامی هەم بەسەر خۆی هەم بەسەر ماڵ و عایلەیە باڵەکێشێ بەڵام ڕۆژێکی تر بە پێچەوانەوە سەیرەکەی ژیانی خۆش و ماڵ و مناڵیشی ئەکاتە دۆزەخێک ئاسەواری ئەم نائارامینە دەرونیەی مرۆڤ دەروون شڵەژاوی مرۆڤە چییە لەسەر تاکی خۆی و لەسەر خێزان و لەسەر کۆمەڵگەش ماوەسە فعلا خۆی ئینسان بە حکمی ئەوەی کە ئینسان خۆی ئەگەر بڵێن ئینسان لە نسیانەوە هاتووە ئینسان لە نسیانەوە هاتووە لە بیرچوونەوە هاتووە و ئیسلامیش هاتووە تا تەسکیرە بێ بۆی ئەو دامە بیری بخاتەوە ئینسان بە حکمی ئینسانی بوونی خۆی بەردەوامشی لە بیرەچێتەوە لە بیرێچێتەوە ئەم ماڵە سوکنایە مەسکەنە شواتە شوێنێکە لە دوای ئەم هەموو سەرقاڵیە لە دوای ئەم هەموو ئیشکردن و ماندووبوونە شوێنی خۆشگوزارانەتی و ئەم ماڵ و مناڵی چاوەڕێی خەڵاتی باوکیان زەردەخەنەکەی باوکیانن ئەمە خاڵیەکە ئەمە خاڵیەکەمە کە ئینسان
لە بیری ئەچێتەوە کە بەرەو سوکنایەک ئەڕاتەوە مەسکەنێکی هەیە کە ئەمە نیعمەتێکی خوایە سەما مۆسا من و تۆ کە لێرەین بۆچی دڵمان ئارامە لەبەرەوەی ئەزانی کە لێرە تەواو بووین ئەڕۆین لە ماڵەکەی خۆمانە ئیسراحەتە پاڵ دەدەن ئیسراحەتەکەین ئەگەر من و تۆ ماڵمان نەبوایە دڵنیا بەس ئارام نەبووین باشە بەرنامە تەواوکەم بۆ چ بچم باشە کەواتە ئەم لە بیر چوونەوەیە کە ئینسان لە بیری ئەچێتەوە کە تۆ باوکیت وەزیفەی باوکایەتی وەزیفەیەکی گەورەیە دەرگایە لە دەرگاکانی بەهەشت بە ناوی والیدە دەرگای لە دەرگاکانی بەهەشت ئەگەر وەڵڵا ئەگەر مناڵ حەقی باوکایەتی نەدا بە باوکەکەی لەو دەرگا ناچێت لە بەهەشت دەرگاکە ناوی والیدە بەڵام بەهەشتەکە خۆی لە ژێبەی دایکایە کەواتە دایک و باوک ئەبێت تەعاملی ئیجابیان لەگەڵاکەی بەڵام دایک و باوک خۆشیان پێویستیان بەوەی مافی دایک و باوکایەتی بدەن بە مناڵەکانیان بۆی سبینی ئەو خەڵەتە گەوریان دەست بکەوێت کەواتە ئینسان بەهۆی ئەم نسیانەوە کە تووشی ئینسانە بێت وای لێت نازانێت ئەم ماڵی کەمایی ئارامیە ئەم جەوە کەعیب و ناڕەحەتی کە لە دەرەوە دروست بووە ئەیباتە ناو ماڵەکە کە قەرارە من خۆزگا ئەخوازم هەموو خوشک و برا و کەسی کارێک کە ئەڕۆیتە ماڵەوە هەموو ئەو خەم و خەفەتەی پێتە بەندەکە داینەی ڕۆخۆشەکە بەریتە ماڵەوە چکە جوێی سوکنایە نەکبەترین کەسە و کەسەیە شوێنی سوکنای خۆیەکە بە جەهەنەم بە دۆزەخ زۆر کەس لە ماڵەکان ڕائەکا بۆ لەبەرەوەی ماڵەکە بۆ بە دۆزەخەوێ لێ ڕابکە بۆیە جارێکی ڕۆمە سەر ئیسلامیش هاتووە ئینسان لە نسیانەوە هاتووە ئیسلامیش هاتووە فەذەکر بیرام بخەرەوە ئینە ذیکرە فئینە ذیکرە تەنفع المؤمنین ئیمانە ئیسفادەیان پێگەێنێ خۆشبەختیان بۆێنێتەوە مامەسەیان کۆتا پرسیارم چارەسەری ئەم نائارامی و نەبوونی ئارامی و نائاسوودەیەی کە بەرۆکی مرۆڤی گرتووە چۆن چارەسەری بکەین تەبان لەوەچێ لە وەڵامەکانی بەڕێستا چارەسەرەکەمان بە شێوەی پچڕ وەرگرت بێ لە ئاوازی ئیمان و خودی مرۆڤ خۆی و ئەم شتان بەڵام بە شێوەیەکی گشتی پێم خۆشە پرسیارەکە بکەین و وەڵامەکەشی هەمووی کۆ بکەینەوە بزانین چۆن چارەسەری ئەم نائارامی و ئاسوودەیی خۆمان بکەین مامۆستا گیان ئەگەر لەمای 2 دقە باشە عومەری کوڕی خەتاب ڕەحمەتوڵڵی ڕەحمەتی خوای گەورەی لێبێ جارێکیان 2 کەسی نارد کێشەی ژن و پیاوێکا بوو هاتەوە فەرمی بڕۆن ئاشتیان کەنەوە هاتنەوە هەڵە ئاش نەبوونەوە فەرمی ئێوە ڕاست ناکەن ئێوە نیەتان نەبوو کە بن ئاشتیان کەنەوە چونکە خوای گەورە ئەفەرمێ حەکەمەن من ئەهلی و حەکەم من ئەهلیها ئەفەرمێ ئین یوریدا ئیصلاحا ئەگەر ئەمان ئەو 2 کەسە بەڕاستی بیانەوێت یەکەم شتێک پێویستمان بەوەی ئەبێ خۆمان بمانەوێت گۆڕانکاری بکەین خۆمان بمانەوێت گۆڕانکاری بکەین ئەمە یەک گۆڕانکاری لەکێوە دەست پێکە گۆڕانکاری لێوە دەست پێکە لە ئیمانەکە و کەوتم دەست پێکە بەچی بەوە بزانم هەموو ئەو شانەی کە تووشم بووە لە فەقیری ئەمە قسە یەکەم جاریشم بوو لە فەقیریم لە نەخۆشیم لە قات و قڕی لە حەوی کە تووشم بووە لە مصیبەت بزانم لای خۆمەوەیە ئەگەر نیعمەتەکە لای خوایە ئەگەر ناڕەحەتی لای ئەوە نەفسی خۆمە پێویستی بە چییە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض أجر إيما براستي مراجع خو ممكن إيمان بينين أو إيماني خواي جورا أيوات إيمانك راستي للسلوك كفتار معنا عمل رنج باتوا خواي جور وعدي داوا لفتحنا عليهم بركات السماء من السماء والأرض خواي جور بركات أرض أسمان من بوكاته قرفتك خو مانين ولا خۆمانە ولا خۆشمان دەست پێکە و گۆڕانکاری جارێت لە خۆمانەوەی ئینسان کائینێکی گەورەیە خوای گەورە بە کەریمی دروستی بە ئەکرەمی دروستی کردووە لەبەر ئەوە ئینسان خۆی لە خۆیە ئەتوانێت گۆڕانکاری گەورە دروست بکات ئیبن قەیمی جەوزی ئەفەرمێت ئینسان ئەتوانێت شاخێک لە بن بێنێت إن رجل واحد يستطيع ئەفەرمێت پیاوێک ئەتوانێت شاخێک لە بن بێنێت یەک مەرجەیە إن صدق رجولته أجر براسي احترام لازم بياو بيت يمش أتوانين جورتين قران كاري بكين أجر براسي إيمان دربي كواتر بدين لناخي خومانا خلالي إيما خلالي إيمانا ضعف إيمانا أتا أو إيمانا شاقنا كأنه باستغفار وقرانا ونبيت ضمنيا بينشتكان أمانته بلام بتوبيك باستغفار إن شاء الله خواهي قولي درقاي رحمتي أرزو أسمان ممكاته ماما سيان زور سفاسي برستكم زور سفاس بوخ سجوانا كان يا سركوتو إن شاء الله بينراني برز ليرج داهتين كوتاي ألقي أمرومان تابع إيجيش نويكي تربة خواهي قولي ميربان تانس بيرم هر آرام و آسودش بن لەمەڵقەی بەرنامەکەماندا